ئەم وەفدە تایبەت و کارەکانم بە پرۆسەی هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی عێراق کە ئەنجامدرێ لە مانجی حوزەیرانە و ینی مەهام و گرنگی وەفدەکە بۆ ئەوەیە کە لە سنووری پارێزگای سلێمانی ئامادەکاری بکرێت بۆ هەموو ئەو پێداویستیانەی کە لە ڕووی هەم لە ڕووی هوەریەوە هەم لە ڕووی تەندروستیەوە بۆ ئامادە بکرێن بۆ ئەنجامدانی پرۆسەکە کە هیچ خۆی لە ئامادەکردنی شوێن و ئامادەکردن و دابینکردنی هێز بۆ پاراستنی پرۆسەی هەڵبژاردنەکە و هەروەها لە ڕووی تەندروستی و ئەوانەشەوە بە هەموو شێوەکانەوەی کە پێویستە لە ڕووی تەکنیکی و لۆجستی و ئەمنیەوە ئامادە بکرێ بۆ ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن بە شێوەیەکی دیموکراسی لە سنووری پارێزگای سلێمانی. ئاماز لەوەیە کە سەردانی هەموو ئەو مکانی دەنگدان بکرێت لە ئێستا و دەستنیشانکردنی هەموو ئەو کەم و کورتیانە کە بتوانێت لە ئێستاڕ کە 6 ماگماوە ئەو کەم و کوڕیانە بکرێتە راپۆرتێک و بەرز بکرێتەوە بۆ بەڕێز سەرۆکی مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق بۆ ئەوەی بە زوودی کات ئەو کێشانی کە هەیە چارەسەر بکرێ و